تا دێت نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان گرانتر دەبێت. ماوەی چەند ڕۆژەکە نرخی غاز لە ئیدارەی سۆران و ناحیەی خەلیفان زیادی کردووە. هەر بوتڵێکی غاز بە 9500 دینار بە هاوڵاتیان دەفرۆشرێت. هاوڵاتیان دەڵێن ڕۆژ دوای ڕۆژ حکوومەت بە بەرنامە نرخ زیاد دەکات. ڕاستی دوو هەفتە پێش ئێستا زۆر وەزع خراپ معنە غاز وەدەست ناکات بە هەموو شێوەیەکی بەس ئێستا بڕێک باشترە دوو ڕۆژان جارێک دێ بەس کە پێیابی ڕاستە گرانە بۆ ڕاستەوخۆ ئێستا لە 7 بۆ 8 لە 8 9 ویان گوتی لە مەعمەلیش بوویتە 10,000 ئەگەری وە بچی حتا 20,000 ڕوە ئەتو بە 2 مانگا 3 مانگا 1000 بێخێ سەرێ طبعا گرانە بی خدای غاز بە نسبەت غاز کاریگەری زۆری هەیە چونکو هەموو دەمە غاز پێویستە لەبۆ تێش لێنان و تشتانە غازەکە نزانم زۆر گرانیش بۆ تاسیریش لە بازاڕ خەڵکی کردیا گرانبوونەکەش بەڕاستی ئەرچی سەرشانی خەڵکی قڕستر کردیا 1000 دینار زۆرە کاکار بوت لە غازێک 1000 دیناری هاتیتە سەرێ بەو قەیرانەی بەو بێموچەیەی بەو بارگوزەران خراپەی وەڵاهی تەئسیری هەیە لەسەر خەڵکی زۆر. لای خۆیەوە قایمقامی سۆران دەڵێت گرانبوونی غاز کاتیە و بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ کەمی ئەو بڕەغازەی بە سۆران دەدرێت. تەمان لە دوای 23ەوە ئەو بڕەغازەی کە پێویست بوو بۆ دابینکردنی غاز بۆ هاوڵاتیان کەمتر بۆتەوە ئەو بڕەغازی پێویستمان کەمتر بەدەست دەگاتن لە مەرکەزەوە بۆ ئەوەی کەوا بتوانین دابەشکەین بەسەر بازار و هەروەها بەسەر ماڵانیشدا بۆ ئەمە بەستە بۆ پڕکردنەوەی ئەم بۆشاییە کۆبوونەوەی لیژنەی سوتەمەنیمان ئەنجامدا و دواتر گەیشتینەوە ئەنجامێکەوە بە شێوەیەکی کاتی بۆ ماوەیەکی کەم چەند تانکەرێک غازی تیجاری بەکاربێنین بە هەماهەنگی و تێکەڵاوی لەگەڵ ئەو غازە پاڵپشتی کراوەی کە بۆمان دێتن بۆ ئەوی بتوانین کێشەی غاز دابین بکەین و نرخەکەشی لەسەر هاوڵاتیان کەمتر بکەوێت بۆ ئەمە بەستا ئێمە ئێستا نرخی غازەکە تەوزیع دەکەین بە 9500. دەسەڵاتدارانی هەرێم هەرچی سامان و نەوت و غازی ژێرزەوی هەیە بە دەرەوەی هەرێمی دەفرۆشن و لەسەر هاوڵاتیانی خۆشیان گران دەکەن و قەیرانیان بۆ دروست دەکەن. قەیرانی غاز لە کاتێکدایە هەرێم بانگەشەی ئەوە دەکات ئامادەیە غاز بۆ ئەوروپا دابین بکات. کەچی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان غاز دەست ناکەوێ و لەسەر هاوڵاتیان گران دەکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.